گەلان پرۆژێکی هونەریە کە بۆ پیشاندانی گەنجان و سەپۆرتکردنی گەنجان دانراوە. من لەم کۆنسەرتۆک و ئاوازدانەرێکی موزیک بەشداریم کردووە. ئەم کۆنسەرتە خنجیلانێ ئەمڕۆ پێشکەش بە خەڵکەکرێت و هەروەها ئەو ئاوازانێک کە ئەم شەو پێشکەشەکرێن سەرجەمیان لە دانرای خۆم کە بە شێوازی نوتە نووسراوە. یەکێک لە خاڵە گرنگەکانی ئەم کۆنسەرتەوەیە کە دوورە لە موزیکی کۆپیڕایت یاخود دوورە لە موزیکی بیانی و هەروە خاڵی دووەم گرنگەکەوەیە کە هەمووان گەنجی ئەم شارەینە کە بەشداریمان کردی هەموو خوێندکاری پەیمانگەی هونەر جوانەکان خۆشم خوێندکاری کۆلێژ هونەر جوانەکانم کە بۆ مندەی 7 ساڵ دەبێ ئەمریکی کلارنێت دەژەنم. حبونا في بزاوية جالكيا جرنجو بيتفيا ونماذج الباجير من أكريك وحميد ما تشريسكا روشن بيديات الويب دبردس بكريا حبونا فان جريدان فان كونفرنسا جي دوباره جرنجيا كادي وشفافية كا وتقل هندي جدا دس بيش خريه كا بو جوران كاريا حكيم محمد خالد عدنان رشید آزاد مصطفى تفتیتون جلوانه تفتیتون ممارمانش کرده اولیش یا بنجی حسن حسین مولود بگمان دما پلان هبن دما برنامه هبن بو کارو چالاکی زیاتر دیگه باجرندی که کنتاکت بیتن زیاتر چالاکیت ما برفرهتر ببن انشالله ده حولن جدیدین ده گوران کارین باش بزاوی ده نکرن و ده هزشانیت خو هم یاب کار اخین سولین غیر زکریا حمید آزاد مصطفى Россия отмечает День России. Это большой праздник, который объединяет всех россиян, объединяет тех, кто проживает сейчас в Российской Федерации. Символично, что именно в этот день, именно в наших символах мы спели и один из символов – гимн российский. Я думаю, что этот день помогает людям больше узнать культуру России, потому что многие сейчас забыли, какие танцы мы танцевали, какие песни звучали раньше у всех на улицах. И этот праздник помогает вернуться в ту эпоху, понять, какие были традиции. День России сближает все народы нашей страны и раскрывает нашу глубокую душу русских людей.